بینەرانی بەڕێز لە هەرجێکن لە بەرنامەی ئەمڕۆ وەسڵی ئێمەتان لێبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان دەبین هەروەک دەبینن کە ئێستا ئێمە لە نێو مەکتەبێکین حکومی داین لە نێو کتێبخانەکەیدا ئەم بەرنمێتان پێشکەش دەکەین هەڵبەتە کە هەفتەی ڕابردوو ئەنجامی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەی ئەنجامەکان ڕاگەیەنرا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ناوی یەکەمەکان یاخود ڕیزبەندی یەکەمەکان بڵاو کرایەوە. ئەجا ئەوەی کە جێگەی سەرنجەوەی کە جێگەی خۆشحاڵی هاوڵاتیان و خوێندکاران و تەنانەت دایکان و باوکانی خوێندکارانیش بۆ ئەوە بوو کە بەشێکی زۆری ئەو خوێندکارانەی کە لە ڕیزبەندیەکەدا دەتوانین بڵین لە یەکەم هەتا دێمەکەدا یەکەمەکەی هەرێمی کوردستان کە ناویان هاتبوو ئەنجامی باشیان بەدەستێنابوو لە نێو خوێندنگە حکومیەکاندا بوو. یەکێک لەو خوێندنگایانە کۆلێژی ئەزمەر بۆ بەهرەداران بوو کە ئەم خوێندنگەیە کە ئێستا ئێمە بەرنمەکەی لێ پێشکەش دەکەین کە چەند ئەنجامێکی باشیان هەبوو یاخود چەند خوێندکارێکیان لە نێو ڕیزبەندیەکاندا هەبوو سێ خوێندکاریان سێم بوو لەسەر ئاستی هەرم یەک خوێندکاریان چوارەم بوو یەک شەشەمیان هەبوو لەگەڵ یەکەمی حوتەم لەسەر ئاستی هەرم لەم خوێندنگەیە بوو. اینجا ئەوەی کە ئێمە ئەم ڕۆمانەیە لەم بەرنمەیەدا باسی بکەین و ئاماژەی پێبین ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە تا چەند یان چۆن گرنگی بدات بە خوێندنگە حکومیەکان یان ناوەندە حکومیەکان بۆ ئەوەی کە گرنگی پێ بدرێت و ئەو بەهایی بۆ بگەڕێتەوە یاخود ئەو بەهای پێ بدرێت کە ڕەنگە هاوڵاتیان بە تایبەت لەم چەند ساڵی ئەخیردا گرنگێکی زیاتریان بە ناوەندە ناحکومیەکاندا بێ هەوڵی ئەواندا بێ کە منداڵەکانیان بنێرنە ناوەندە ناحکومیەکان چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو بەهایە بگەڕێنرێتەوە بۆ ناوەندە حکومیەکان و گرنگێکی زیاتری پێ بدرێت. لە هەمان کادا لەسەر ئەم خوێندنگەی یاخود ئەم کۆلێژە ئەمانەوەی باز لەوەش بکەین کە سیستەمی وەرگرتنی خوێندکاران بۆ ئەم کۆلێژە چۆنە هەڵبەتە ئەم خوێندنگەی یاخود ئەم کۆلێژە سیستەمی وەرگرتنیان جیاوازە بە بەراورد بە خوێندنگەکانی تر یاخود بە خوێندنگەی گشتی بۆ پێیکە ئەم کۆلێژە زیاتر ئەو خوێندکارانە وەردەگرێت کە ئاستی زیرەکی و ئاستی زانیاری و ئاستی زانستیان بەرزترە. ئەجا سیستەمی وەرگرتنەکەی چۆنە وە پەیڕۆ و پرۆگرامی ئەم کۆلێژ و ئەم خوێندنگەی چۆنە بە بەراورد بە خوێندنی گشتی یا خوێندنگە گشتیەکان. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا نیگار ئیسماعیل کە بەڕێزیان بەڕێوەبەری کۆلێژی ئەزمەرن بۆ بەهرەداران و هەریەکە لە خوێندکاران عەبدوڵڵا عومەر و باسیروان دیوان یەحیا کە هەر سێمەکەن کە لەسەر ئاستی هەرێم لەگەڵ ئێمەدا ئامادەن. سەرەتا سڵاوتان لێبێت و بەیانیتان باش و ئەو ئەنجامە باشتان لێ پیرۆز بێت. مامۆستا نیگار لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ئەنجامەکانی ئەم ساڵتان بەم شێوەیە بوو کە لە پێشێکەکە ئاماژەم پێکرد سێمتان هەبووە لە یەک چوارەم و یەک شەشەم و لە حوتەمیش یەک خوێندکار هەبووە. ساڵانی ڕابردووش هەر بەم شێوە ئەنجامەکانتان باش بوو یاخود چ جیاوازیەک دەبینی لە نێوان ئەنجامی ئەم ساڵتان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ سەرەتا بە خێراتتانەکەم و سوپاس بۆ ماندووبوونتان کە ئەمڕۆ ئێمەتان بەسەر کردەوە و پیرۆزبایی لە خوێندکارە سەرکەوتوەکانمانەکەم لە کەس و کاریان دەستخۆشی لە مامۆستاکان و ستافی کارگێڕی و هەموو ئەو فەرمانبەرانی کە لە کۆلێجەکەمانە کاریان کردووە لە ماوەی ئەو 6 ساڵی خوێندنەی ئەم خوێندکارانەیە ئەرکیان لەگەڵا کێشاون. سەبارەت بە نمرەی دەرچوونی ئەم ساڵمان وەک ئاشکرایە ئێمە بە ساڵی ئەم ساڵ 18 خوێندکارمان لە قۆناغی 12 بوون لە کۆی ئەو 18 خوێندکارە بە خۆشحاڵی و بە شانازیەوە ئێمە هەموو ساڵێک پشتمان لە دەیەکەمەکانی هەرێما هەبووە بۆ ئەم ساڵ سێ خوێندکار وەکو بەڕێزت ئاماژت پێدا سێ خوێندکار لە ئاستی سێما بوون خوێندکارێکمان چوارەم بووە خوێندکارێکمان شەشەم بووە و خوێندکارێکیشمان حوتەم بووە. خوێندکارەکانی تریش بە هەمان شێوە نمرەکانیان بەرزە بۆ نمونە 2 حوتیمان هەیە 96مان هەیە 4مان هەیە و بەم شێوەیە ڕۆیشتووە ینی هەموو ساڵێک ساڵ نەبێ جیاوازیەکەیە تەنیا یەک خوێندکارمان ئەو نمرەیە کە هێناوێتی یعنی لە سەر و هەشتاکانەوەیە لە خواردنەوەتەکانەوەیە خوێندکارەکانی تر هەمووی بە نمرەیەکی بەرز دەرچوون. سوپاس بۆخوا هەموو ساڵێک ئێمە لە تاقیکردنەوەی وزاریە خوێندکارەکانمان توانیویانە نمرەی بەرز بەدەستبێنن. ساڵانە هەبووە
کە خوێندکاری یەکەممان هەبووە بۆ نمونە ساڵێک لە کۆی نوۆی خوێندکار تقریبا 6 بۆ 7 خوێندکارمان لە دەیەکەمەکە بوو یەکەممان هەبوو دووهەممان هەبوو چوارەممان هەبوو پێنجەمان هەبوو ئەمە ساڵانە بە پێی خوێندنگەکان ئەگۆڕێت بەڵام لەگەڵەوەی ئێمە طموحی ئەوەمان نییە بەڕاستی خوێندکارەکانمان هەمووی یەکەم بن وەکو خەڵکی کە ئەیبینین ئەڵێن بەهرەداران کە وتیان بەهرەداران ئەبێ بەهرەداران هەمویان یەکەم گلەیەک بێ مامۆستانی بڵێن بۆچی کاڵای کۆلێژی ئەزمەر بۆ بەهرەداران ئەبێ هەمیشە لە یەکەمەکان بن یان یەکەم بن وەکو ڕخنەیەک و گلەیەک لێمان ئەگیرێ کە ئەمانە ئەبێ کە ئەڵەی بەهرەداران و بەو پێوەری زیرەکیانە وەریان ئەگرن ئەبێ هەمویان یەکەم بن ئێمە ئەوە ئەڵێن هەندی خوێندنگە هەیە بەعینە سیستمی ئێمە بەعینە پرۆسی ئێمە بە هەمان نمرەی ئێمە خوێندکار وەرەگرن ئێمە ساڵانە دەبۆ 15 خوێندکارمان وەرگرتو ئەم ساڵ زۆرترین بۆ کاش خوێندکارمان هەیە ئەوە بە پێی پێڕەوی ناوخۆی بەهرەدارانە کە لە وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە بەڵام خوێندنگاکانی تر خوێندکارانی وەریانەگرن لەوانەیە کە ئەگەنە پۆلی 12 ئەوەی ئەزانی 150 بۆ 200 خوێندکاریان هەیە بۆ ئاستی ئێمە کە ئەچنە تاقیکردنەوەکانەوە بە دڵنیاییەوە ڕێژەکە ئەگۆڕێ لەو کاتەیە من پیرۆزبایی لە هەموو خوێندکارە یەکەم و دووهەمەکانەکەم بەڕاستی سێمەکان ئەوانەی کە نمرەی بەرزیان بەدەستیاناوە هەمووی ڕۆڵەی ئەم کوردستانن و بەڕاستی ئەوە جێی شانازیە کە خوێندکاری وا زیرەکمان هەبێ بەڵام جیاوازیەک هەیە لە پرۆسی خوێندنی بەهرەدارانە لەگەڵ خوێندنگا ئاساییەکان بەڕاستی ئێمە پێڕەوی ناوخۆی تایبەتمان هەیە بە بەهرەداران دواتر باز لە جیاوازی پرۆسۆ پرۆگرامەکە کە مامۆستانیگەر کەواتە بە شێوەیەکی گشتی ئێوە چاوەڕوانی ئەو ئەنجامە باشتانە کرد هەموو ساڵێم چاوەڕوانێتان هەر چاوەڕوانی باشتریش چاوەڕوانێکەشتا بەزایە ناڕۆ الحەمدولله نەخوا بەزیێ بێت بچینە لای خوێندکارەکان با لە عەبدوڵڵا دەست پێ بکەم عەبدوڵڵا تا چەند دڵخۆش بووی بۆ ئەنجامەوە تا چەند چاوەڕێی و ئەنجامەتە کرد لەخوا بەزیێ زۆر دڵخۆشم بۆ ئەنجامم و هەر تەوەقعی ئەوە نەما کرد کە دوای امتحانات پرسیارەکان جوابەکان سێوە کردەوە تا تەوەقعی ئەوە کرد لەخوا بەزیادە زۆر پێخۆشە هەڵبەت عەبدوڵڵایەکێک کە لەو خوێندکارانەی کە عەرەبە مامۆستانیگەر تەواوە ئێستا کوردێکی باش بە کوردیش سەی هێناوە سەرکەوتوبی ئینشەڵڵا لە کۆلێژ و لە زانکۆش بچینە لای باس تۆ تا چەند دڵخۆشی بە ئەنجامەکە تا چەند چاوەڕوانی ئەوە دەکرد چاوەڕێی ئەو بیکەوە ئەنجامە دەستبێنیت بەخێر بن تەبان هەر خوێندکارێکە بە درێژایی ساڵەکە هەڵی خۆی بە جووتێکی باش با بڵێن سەرف بکە ئەکید چاوەڕێی ئەنجامێکی باشە و منیش بەدڵنیایەوە بڵێ چاوەڕێی و ئەنجام بووم و ئەکید زۆری دڵخۆش بم پێی خۆت ئەنجامەکەت وەرگرتەوە یاخود بە پەیوەندی تەلەفۆنی پێیان وتی وەڵا یەکەم جار تەوان بە کەسیان نەوت بوو یەکەم جار ناوەکە خوێنرایەوە لە تەلەڤیزیۆن بەڵام دواتر وەزیر پەروەردە تەلەفۆنی بۆ کردین حەزەکەی لە چه بەشێک بخوێنیت وەڵا طبعا بەنیازی بەشێکی تر نیت نەوەڵ هەل ئەرعنی لەوە کاتەوە کە ئەخوێنی نیازیەوە هەبووە کە لە طبی عام وەربگیری بەڵێ یەکێ بۆ لە ئاماژەکان لە ئێستا سەرکەوتوبی زۆر دەسپاس دیوان تۆ چاوەڕێی ئەنجامەکەتە کرد سەرەتا بنای خۆی گەورە تۆ سپاسی خۆی گەوراکەم بێگومان ئەمە ئەم سەرکەوتنە فەڵی خۆی گەورەیە کە دایک و باوکێکی خەمخۆری پێبەخشیم هەمیشە هەردەم هاوکارم لە کاتی خۆشیەکانە لە خۆشیەکانی خۆیان بردووە لە پێناو من داواروەها سپاسی مامۆستا خۆشەویستەکان مەکەم کە لە پۆلی یەکی ابتیدایی و تا پۆلی 12 دەرسیان پێوتوم بە تایبەت مامۆستاکانی کۆلێجی ئەزمەر کە هەمیشە هاوکارمان بوون وەروەها سیستەمی کارگێڕیش کە بێگومان کەشێکی ئارامیان هێناوەتە کایەوە تاکو بتوانین دەرسەکانمان بە جوانی بخوێنین ئەگەرەوە نەبووە ینی بێگومان کارکە قورسرە بوو ینی ئاسانکارێک زۆر گەورە بۆیان کردین وەروەها زۆر سپاسی برادەر ئەزیزەکان مەکەم کە لە یەکەم ڕۆژی داوامەوە تا ئەخیر ڕۆژ تا شەوی ئیمتیحان هەمیشە بەدەم یەکەوە بووین هاوکاری یەکمانە کرد ینی قەت ئەو شەوەم بیر ناچێتەوە کە لە گروپا قسەمانە کرد و پرسیارمانە کرد برادرم پرسیارێکی نار بۆ گروپ وتی ئەم پرسیارم هێوتێ نەگەیشتومەمانێتە بێکەوە هاوکاریمان کرد و یارمەتیمانە بەیانی ڕێک دەقە و دەقە و پرسیار لە ئیمتیحانەکەی هاتووە بێگومان ئەمەش هەستێکی زۆر خۆش بوو و ئەم سەرکەوتنە کە هەوڵمان دووبوونی یەک ساڵی خۆمی تێدا بۆ بێگومان بەشی گەوری ئەم سەرکەوتنە بۆ ئەو ژینگەی بۆ کە تێدا پەروەردەبووم بێگومان ئەوان بۆ ماوەی 18 ساڵە هاوکار من و پەروەردەیان کردوم ئیتر بێگومان سەرکەوتنەکە بەشی گەورەش هیوانی تێ کەواتە هەماهەنگێکی باش نیا خوێندکارەکانە بۆ زانیاریتان ئاڵگۆڕ کردووە ئێوە هیچ یادگاریەتان هەیە کۆی کە دیوان باسی کرد ئەو برادەرکە باسیکردن تۆ بووی باشە بە بچینەوە لای مامۆستانیگەر ڕەنگە
هەتا ئێستا هەندێک کەس هەبێ زانیاری کەوتوی نەبێ لەسەر ئەم کۆلێژە و سیستەمی وەرگرتنەکەی و ڕەنگە بیرۆکێکی وا لای هاوڵاتیان هەبێت بڵێن ڕەنگە تەنها ئەو خوێندکارە دەوڵەمەندەکان لەم خوێندنگەی و لەم کۆلێژەیە خوێنن ئەمە تا چەند دروستە ئەم بیرۆکەیە؟ زۆر سپاس بۆ ئەم پرسیارەت، یعنی حەزەکەم ڕوونکردنەوەیەک بین بە بینەرانی بەڕێز ئەوەی کە ئێستا ئامادەیە لەگەڵمانە و سەیری ئەم بەرنامەیە ئەکا. بەڕاستی بەهرەداران لە ساڵی 2005 کرایەوە ئەم هەر سێ کۆلێجی بەهرەداران لە سلێمانی بە ناوی کۆلێجی ئەزمار، کۆلێجی قەڵا بۆ بەهرەداران لە شاری هەولێر و کۆلێجی دهۆک لە بەهرەداران لە شاری لەسەر ئاستی هەرێم سێ خوێندنگە هەیە بە ناوی کۆلێجەکانی بەهرەداران. ئەم کۆلێجانە حکومین بەخۆڕاین سەر بە وەزارەتی پەروەردەیە. سەرەتا هەماهەنگێکمان هەبوو لەگەڵ مەهوبینی عێراق لە ڕێگەی ئەوانەوە توانیمان بڵین دەست پێ بکەین لەبەرەوەی ئەوان ئەزمموی پێشتریان هەبووە لە بەهرەدارانە. لەبەرەوە 3 ساڵ لەگەڵ ئەوانە ئێمە هاوکارمان بوون و دواتر ئیتر وەزارەتی پەروەردە خۆیان هاوکارمان بووە لەگەڵمانە. بەڕاستی پرۆسی وەرگرتن لەم کۆلێجانە ڕاستە نمرەمان وەکو پێوەرێک داناوە، بەڵام بۆ ئێستا نمرەکە پێوەرە کە خوێندکاری پێوەرەگرین. ئەو قوتابیانی کە لە پۆلی 6 بنەڕەتی دەرەچن پێویستە نمرەی وانەکانی زانست، بیرکاری، ئینگلیزی، کوردی لەسەر و 95ەوە بێ. کۆی 2 ساڵی ساڵی پۆلی 5 و لەگەڵ ساڵی پۆلی 6 کە هەردووکی بەیەکەوە کۆ ئەکرێتەوە 95 بەرەوژور بۆی هەیە بەشداری تاقیکردنەوەکان بکە. ئەو تاقیکردنەوەی کە ئەکرێت تاقیکردنەوەی یەکەم تاقیکردنەوەیکی گشتی بەراییە کە هەموو بابەتەکان لەخۆ ئەگرێ. تاقیکردنەوەکان لەلایەن وەزارەتی پەروەردەوە لیژنەی تاقیکردنەوەکانە ئەزمونونەکان بە ڕێبەراتی گشتی ئەزمونونەکان لەبەرەوەی ئەوەیە ئێمە لە ڕووی کارگەڕووی سەرپەرشتیکردن و وەرگرتنی لەبەر ڕووی سەرپەرشتیکردن و وەرگرتنی خوێندکارەوە سەر بە وەزارەتی پەروەردەی دەستەیەک هەیە بە ناوی دەستەی چاودێری بەهرەداران کە جەنابی وەزیری پەروەردە سەرۆکی دەستەکەیە بە وەزارەتی پەروەردە بۆ نمونە بەڕێوەری گشتی تاقیکردنەوەکان، بەڕێوەری گشتی پرۆگرامەکان، پلاندانان ئەم گشتە بەڕێزانە ئەندامن لە دەستەکەیە و 2 بەڕێوەری گشتی خوێندنی باڵا ئەندامن لە دەستەکەیە، هەرسێ بەڕێوەری کۆلێجەکانی بەهرەداران ئەندامن لە دەستەی چاودێری بەهرەداران. ئەم لیژنەیە کاری ئەوەیە بەرنامە و پرۆگرام و سیستمی بەهرەداران و سەرپەرشتیکردن ئەنجام با و هەروەها ئەو پرۆگرام و سیستەمە ساڵانە گۆڕانکاری بەسەرادێت لیژنەکەیش گۆڕانکاریان سابتە. پێڕەوێکی ناوخۆی سابتمان هەیە لە ساڵی 2013 لە ئەنجومەنی وەزیرانەوە بە واژۆی سەرۆکی حکوومەت دەرچووە و هەندێ مادەی لە خۆ گرتووە بەپێی ئەو مادانە ئێمە کارەکەین هەتا ئێستا ئەو پەیڕەوەیە کە کاری لێ ئەەکەین بەسکاری داهاتوومان کە ئێستا لە کارکردنایە بە خۆشحاڵیەوە جەنابی وەزیری پەروەردە ڕەزامەندی داوە لەسەر هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی بەهرەداران. ئەو قوتابی خوێندکارانی کە بە پرۆسی تاقیکردنەوەکانە ئەڕوا پرسیارەکان وەکو چۆن پرسیاری وزاری بۆ پۆلی 12ەوە بە هەمان شێوە پرسیارەکان بەو شێوەیە لە وەزارەتی پەروەردەوە ئامادە ئەکرێت و بە لیژنە سەرپەرشتی ئەکرێت و تاقیکردنەوەکان لە هەر سێ کۆلێجەکە لە یەک کاتە ئەنجام دەدرێ. هەموو قوتابیەک بۆ ئاستە و بۆ نمرانە بۆی هەیە بەشداری کا قوتابی فەقیر بێ، قوتابی دەوڵەمەند بێ، قوتابی بێت مناڵی بەرپرسان بێ، حەقی خۆیەتی ئەگەر ئەو ئاستی هەبێت توانێ بەشداری لە تاقیکردنەوە. باشە مامۆستانیگار بۆچی نمرە کراوەتە پێوەەر ئەگەر خوێندکاری یاخود ئەگەر کەسێ بەهرەیەکی هەبێ ڕەنگە بەهرەیەک پەیوەندیەکی بە نمرەوە نەبێ، بۆچی ئەم نمرەیە کراوەتە پێوەەر؟ ئێمە ئەوە ماوەی 2 ساڵەگینا ساڵانی پێشوو 2 فۆرمان هەبوو. فۆرمی یەکەم نمرە بوو، فۆرمی دووهەمیش ئەو قوتابی کە بەهرەیەکی هەیە ئەو فۆرمی دووەمەی پڕکردەوە کە ئەبێ بەڕێوەبەرەکەی ڕابەری پۆلەکەی دایک و باوکی پشگیری ئەم قوتابیە بکایەک لە یەکێ لە بوارە زانستیەکانە بەهرەدارە. ئیتر ئەگەر بیرکاری بواە یا زانستەکان وایە ئەو کاتە ئەگەر نمرەکانی تریشی بۆ نمونە هەتا 50 وایە ئاسایی بوو بۆ پێوەرەوە بۆ پشگیریە ئەیتوانی بەشداری تاقیکردنەوەکان بکە. ئەمە ئێمەش لەگەڵەوەیان نین بەڕاستی نمرە بکرێتە پێوەرچکە قوتابی هەیە بەهرەی لە بابەتێکە لە بوارێکە هەیە، بەڵام لە پەروەردەیە و لە خوێندنەکەیە ئەو نمرەیە نییە بۆ شێوەیە سەرکەوتو نییە. خۆمان زۆربەی زاناکان کە بوونەتە زانا یعنی ئاستی خوێندنیان زۆر نزم بووە، لەبەرەوە بەرەداران
هین پشت دەبەستێ بە توانای تاکەکە لە یەکێ لە بوارەکانە نەک لە هەموو بابەتەکانە ئەم بێ نمرەی بەرز ئەمە لە وەرگرتنی خوێندکار بۆ کۆلێژەکە نمرەکراوەتە پێوە جارێکی تر خوێندکاران لە کۆلێژەکەوانێ بۆ زانکۆ جارێکی تر نمرەکراوەتە پێوە لەمەیانە ناتوانێت گۆڕانکاریە بکریان بۆ نمونە ئەم خوێندکارانە یا خوێندکاری ئەم کۆلێژە بەشداری تاقیکردنەوەکان دەکا ئەو بەشێکە خۆی حەزیلێتی پێی خۆشە بڕوات لەو بەشەیە تاقیکردنەوەیەک بکات ئەو کاتە ئەگەر دەرچوو بڕاتەوە بەشێکە خۆی پێی خۆشە لە ڕاستیا من ئەمێ ئاماژەش بۆ بەم ئێستا بەهرەداران مەسئولینی تیانە کە حەقی خۆیانە ئەگەر زیرەک بن بەو پێوەرە بێتە ناو بەهرەدارانەوە مناڵی زۆر دەوڵەمەنیتیانە لەبەرەوەی واستەی تیانە چکە ئێمە پێوەرمان هەیە لەوانەیە ئەگەر ساڵی یەکەم بتوانێت بەو پرۆسەیە بێ ساڵی دووەم نەتوانێت بەردەوام بێ خوێندکارمان هەبووە هەر بە ئاسایی هاتووە بە نمرە و بە تاقیکردنەوە هاتووە بەڵام نەیتوانیوە وەکو ئەو بەرنامەی خوێنین لەو ئاستەیە بێ کە لە بواری بەهرەدارانە بێ من بینەران دڵنیا ئەکەمەوە بە هیچ شێوەیەک بەهرەداران واستەی تیانە کۆمەڵی خوێندکاری تایە خوێندکاری هەژارمان هەیە خوێندکاری مامناوەندمان هەیە هەندێک خوێندکارمان هەیە ئاستی زیرەکیان ویراسیە لەبەرەوەی دایک و باوکیان دکتۆرن یا شێوەیەزێکی وایە ئەتوانن بە دوواداچوون بکەن کە بە هیچ شێوەیەک واستا لە بەهرەدارانانە. سەبارەت بۆ خوێندکارانە کە دوای ئەوەی کە لە بەهرەداران دەرەچن بەڕاستی بەداخەوە ئەو سیستمەی کە ئێمە ئێستا پەیڕەویەکەین پەیڕەوی ناوخۆی بەهرەداران لە ڕاستیا پەیڕەوێکی ئاسایی وەکو هەموو خوێندکارەکانی تر ئەوەی کە بە دوواداچوونمان بۆ کردووە لە وڵاتانی دەرەوە تەنانەت لە مەهوبینی عێراقیش منهەج و بڵین پرۆگرام و سیستمی بەهرەداران زۆر جیاوازە. ئەبێ ئێمە کاڵێن بەهرەدار ئەوەیە کە لەیەکێ لە بوارەکانە خوێندکارەکە بەهرەدار بێ نەک لە هەموو بابەتەکان لێرە ئەدوەستێنم کە ئەڵەی جیاوازی نێوان بەهرەداران هەرێمی کوردستانی یا مەهۆی بینی عێراقەوانی ترا هەیە راپۆرتێکمان هەیە هەر لەسەر کۆلێژەکە دواتر درێژە بە گفتوگۆکانمانەین بەڵێ بەڕێزانەچینە لای راپۆرتێکە هەر تایبەت بە کۆلێژەکە ئامادە کراوە کە خوێندکاران و کەسوکاری خوێندکاران تێدا کردو ئەو خوێندکارانی کە ڕۆژێک لە ڕۆژان لەم خوێندنگەیەدا بوون لەم کۆلێژەدا خوێندنیان تەواو کردو تەنانەت زانکۆشیان تەواو کردووە جارێکی تر لەسەر ئەم کۆلێژە قسەیان کردو بۆ ئێمە و بۆ ئێوەش دواون با بێک و بینەریوی. بەڕاستی ئەو خوێندکارانی کە ئێمە هەمانە ئاستێکی زۆر باشیان هەیە لە قۆناغی حوتەوە تاوەکو 12 لە لای ئێمن من خۆم بە خۆشحاڵە زانم کە بوومەتە یەکێک لەو کەسانی کە کۆنترین مامۆستام لە کۆلیزەکەدا و بە خۆشحاڵیەوە ئەو مامۆستایانی کە لێرەن هەمویان بەیەکەوە وەکو تیمێک ئەم دەستکەوتیان دروست کردووە بۆ ئەم خوێندکارانە خوێندکارەکانمان بەڕاستی هەتا بڵێ بەتوانان لە ئاستی زیرەکیە بێوێنن سیستەمی ئێمە سیستەمێکی تایبەتە هاوشێوەی ئێمەش مەکتەبەکانی تر هەندێکیان پەیڕەوی ئەکەن ئەو سیستەمی کە دانراوە بۆ ئێرە هەندێک مەکتەب پەیڕەوی ئەکا و خوێندکاری پێوەرئەگرێ لە توانایانە بەڕاستی شتی زۆر گەورە هەیە ئەبێ مامۆستاکان لەگەڵیانە بە بەردەوامی کۆنتاکتیان هەبێ ئەو کۆنتاکتەوایان لێ ئەکا بیری داهێنەرانە لە خوێندکار دروست ئەکا هەوڵەدەن شتێک بکەن بۆ کۆمەڵگاکە کە پێشتر نەکرابێ یان هەوڵەدەن ئەوەی کە هەیە چاکسازی تیا بکرێ ئەم بەڕاستی لە خەمی پەروەردەیانین لە پێش فێرکردنیانە فێرکردنەکەشیان بەڕاستی لە لای کەسی زۆر بەتوانامان بۆ هێناون بەردەوامیش لەگەڵ یانین ستافیان بۆ ئەهێنین چاوپێکەوتنیان بۆ دروست ئەەکەین پێشبڕکەکانیان بۆ ڕێک ئەخەین منوەکو ئیدارە زۆر لیان ڕازیم زۆر بەتوانان ینی هەوڵی ئەوە ئەدەین کە یەکەم بین لە سەر ئاستی قوتابخانەکانە
من سەرچاوی ئەوەی کە وای لێکردم خوێندکارەکەی خۆم یاخود مناڵەکەم بێنمە ئەم خوێندنگایە بەڕاستی بیدایەت هەر نەمبیست بوو مەکتەبێکی بەو شێوەیە هەیە لە سلێمانیە بەڵام من کچەکەم لە کولەی تۆپ بوو تۆبعام بوو هەموو ڕۆژێکە ئاهاتەوە باسیەکرەوی دایکە مەجموعەیە خوێندکارمان هەیە زۆر شازن دیارن لە ناو تەلەبەکانە لە زانکۆ لە کولەی تۆپ ئەمانە کە لیان پرسیون لەکوێوە هاتوون و توانێ ئێمە لە کۆلێجی بەهرەداران هاتوین دیارە خوێندنگایەکەی لێرە خوێندکار بەم شێوەیە دروستەکە کەسایەتێکی زۆر زۆر شازیان هەیە و بەڕاستی زۆر زیرەکن نەک هەر بڵێ ئاستی زانستی و علمیان باشە لە هەموو بوارەکانە پێشکەوتون زوو تێ ئەگەن لە مامۆستاکان ئوسلوبی جوابانەوەیان و بەهرەدارن بە مانای کەلیمە تەلەبەکەی من کوڕەکەم ئاخر مناڵمان بوو لە مەکتەبێکی ئەهلی بوو بڵێن ناحکومی لەم شارەیە زۆر باش بوو زۆر بەناوبانگ بوو زۆریان لێ رازی بووم بەڵام کاتێککە ئەمەم بیستە هەوڵم ما بەڕاستی زۆر مەمنون بووم لە سوپاسی خوامان کرد کە ناوی لێرە دەرچوو من میر تەها محسین دەرچووی کۆلێژی بەهرەداران کۆلێژی ئەزمەڕی بەهرەداران لە ساڵی 2015 بۆ 2016 پلەی یەکەمم بەدەستهێناوە لەسەر ئاستی هەرێم دواتریش لە کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی وەرگیراوم ئەمساڵ بەسەر کۆتوی خوێندنی پزیشکیم تەواو کرد سەبارەت بە هۆکارەکانی ئەوەی کە وای لێکردم من کۆلێجی ئەزمەڕی بەهرەداران هەڵبژێرم بەڕاستی کۆمەڵێک هۆکاری زۆر باش هەبوون لەوانە ژمارەی خوێندکارەکان لە پۆلەکانە کەم بوو ئەمەش دەرفەتێکی زۆر باش بە خوێندکارەکانەیە کە بتوانن توانەکانی خۆیان پەرە پێبن و هەروەها هەبوونی مامۆستای زۆر باش لە خوێندنگەکەیە وای کردووە کە تەلەبەکان کۆنتاکتێکی زۆر باشیان هەبێت لەگەڵ هەم ئیداری کۆلێجەکە و هەروەها هەم مامۆساکانیش کە بتوانن ئەو بەهرانی هەیەە زیاتر پەری پێبن زیاتر بتوانن سوودی لێوەربگرن لە دواڕۆژی خۆیانە سەبارەت بە جیاوازیەکانی کە من هەستم پێکرد وەکو خوێندکارێکی کۆلێجی ئەزمەڕی بەهرەداران کە چوومە زانکۆ بەڕاستی ئەو شێوازی پەروەردە و فێرکردنی کە لێرە فێرکرا بووین ئەو ئێمە هەر لە ئەوڵەوە بە کۆمەڵە سیمینارات و ئەوە دەستمان پێکرد توانیمان ئاستێکی زۆر باش پێشکەش بکەین لە پێشکەشنی سیمینارەکان ئەمە وای لێکردین کە بتوانین زۆر بە باشی لە زانکۆش بتوانین سیمینارات بکەین پرۆجەکت بکەین بەشدار بین لە کۆمەڵێک ڕێکخراوە من خۆم شخصیەن بەشدار بووم لە ڕێکخراوی ئافێمەسەی پزیشکی کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە بۆ خوێندکارانی پزیشکی توانیمە لەوێش هەم بەهۆی ئەو شتانی کە لە کۆلێژ لێرە لە کۆلێژی ئەزمەڕی بەهرەداران فێر بووم لێوەش بتوانم تواناکانی خۆم پیشان بدەم نام هەرە حەسەن بابڕەسوولەوە لەبەی کۆلێژی ئەزمەڕی بۆ بەهرەدارانم لە پۆلی یازەم و دەمەوێت باسی مەکتەب بکەم کە مەکتەبێکی زۆر باشەوە دەتوانین بڵێن لە ژینگەیەکی زۆر جیاوازە فێرمان دەکەن کە لە مەکتەبەکانی دیکەدا بۆن مەکتەبەکەمان تەلەبەی کەمتر وەرەگرێت تەلەبەکانیش بە چەند پرۆسەیەکی دیاریکراوە وەرگیرن و لە هەر پۆلێکدا 14 بۆ تقریبا 14 بۆ 20 تەلەبەی تیا دەبێت و ئەم ژینگەیە زۆر باشە بۆ فێربوون و بۆ ئەوەی کە بەرکەوتنی زیاتر هەبێت لەگەڵ مامۆساکانە بەرکەوتنی زیاتر هەبێت لەگەڵ فێربوونەکەیە کە تۆ بتوانی بیر و ڕای خۆ دەربڕیت و لە پۆلەکە بتوانی بە شەوەیەکی نزیکترەوە فێربی لایەنەکەم و زۆر یارمەتیمانەدەن لە ڕووی ئەوەی کە پرۆگرام وشتی جیاواز بەشداری تیا بکەین و من یارمەتیان نام کە بگەمە کە لە پرۆژەیەکی ڕوانگەدا ڕوانگە فاندیشن کە لە هەولەرەوە این بۆ بەڕێوە دەبرێت لە هەموو هەرێمە ئیمتحانێکی بیرکاری بوو منافسەیەکی بیرکاری بوو کە تێدا هەموو کوردستانە هەموو مەکتەبە حکومەکان لە هەر مەکتەبێک و یەکتە لە بە هەڵبژێردرێ لە پۆلی دەکانیانە بۆی کە منافسە بکەن بۆی کە دوو ئیمتحانەکەن و پاشانیش دوو دانیترەکەن لەسەر تەلەڤیزۆن و یارمەتی زۆر درامە ئەوەی ڕاستی لەم مامۆستا بیرکارەکان لە مدیرەکەمان لەیان مدیرەکانمانە زۆر یارمەتیان نامە زۆر پاڵپشتیان کردن و پشتگیریان کردم کە گەشتمە قۆناغی کۆتایی لە ئەو منافەسەیەدا و سێمی هەرێمی کوردستان لە بیرکاریان. ناوم سۆڤەیە قوتابی پۆلی یانزەی کۆلێژی ئەزمەڕ بۆ بەهرەدارانم جیاوازی ئەم کۆلێجە لەگەڵ قوتابخانەکانی ترەکە بۆ ئامادەیە هەنیشت هەیە کە بۆ نمونە لە دەروی منهەجە پێویستە بیکەین یەکێک لەوانە توێژینەوەیە کە ئێستا ئەمڕۆ بۆ ئەوە هاتینەوە کە توێژینەوەکانمان تەقدیم بکەین لەسەر وانە زانستیەکان بۆمان هەیە ینی توێژینەوە بکەین لەگەڵ وانەی بیرکاریان کۆمپیوتەر ئەوە بەپێ ئەوەی کە قوتابیەکە خۆی حەزی لە چییە زۆر یارمەتیمان ئەدرێ لە زۆر ڕووی توێژینەوەکانە کە فێر بکرین بۆی ئاسانتر بێکە لە زانکۆی ئەیکەین
یعنی پێشتر ئەزمونێکمان هەبێ لەگەڵ ئەوە بێجگەلەوە ئەم قوتابخانە یارمەتیمان ئەیە بۆ هەنێ پرۆگرامی نێودەوڵەتی بۆن تەقدیمیکەین و بەشداری بکەین بۆن منە خۆم لە ئەفو پرۆگرامی BTL کە پرۆگرامێکی نێودەوڵەتی بوزانکۆی ویلایەتێکی ئەمریکا سپۆنسەری ئەکرد و بەڕێوەی ئەبرد بەشداریم کرد بۆ نووسینی سەربەخۆ بوو هەنێ نووسیمی تەقدیمە کرد و وەرەگیرایت و وەرکشۆپێکی 2 هەفتەیی بوو کە لەگەڵ زۆر تەلەبەی لە 15 وڵاتی جیاوە ئێمە ینی تەعاملمانە کرد و پرۆگرامێکی زۆر سەرکەوتو بوو لەبەرەوەی کە ینی ئەو جۆرە بەرکەوتنی دروستەکە لە نێوان کۆمەڵە هەرزەکاری کە وڵاتی جیاوە کە لە ئاینی جیاوە کللتوری جیاوە بوو من زۆر سوپاسگوزارم کانی ئێرە نەبووە نەمەتوانێت تەقدیمەکەم و زۆر یارمەتیمان ئێن لە ڕێی ینی وەرگرتنی لە پرۆگرامی جیاوە. من ڕۆمان عمەرم لە کۆلێژی ئەزمەر بۆ بەهرەداران لێرە لە کۆلێژی ئەزمەر دایمە سەرنجی باڵین هەم ستافی کارگەڕی ئیدارە هەم مامۆستاکان لەسەر توانە تایبەتەکانی قوتابیان بووە لە کاتێکا کە وانەکانی کەش پشتگوێ نەخراوە ئەو توانە تایبەتانی کە قوتابیان هەیە هەم بە یارمەتی لەلایەن منهەجی دەروی کتێب هەم بە ئەو ئیمتیحانانی کە لە دەروی کتێبن و هەم هەلێکن بۆ قوتابی بۆ ئەوەی کە بتوانێت دوای بەهرەکەی کەوێت خستوانێتە بەردەم خوێندکارەکان و جگە لە خوێندن لە شتێک لە گرنگتر لێرە لە خوێندن هەیە ئەویش پەروەردەی ئەخلاقیە پەروەردەی ڕەوشتە چونکە کەسێک تا با بڵین تاکو عالم بێت تاکو زانا بێت کە ڕەوشتێکی باشی نەبوو ناتوانێت و علم و زانستی کە پێێتی بە جوانی بیگەێنێت خەڵک لە دەوری کۆ نابێتەوە اینجا لە بابەتی بەهرەکانە لەم ماوەی پێشوە لە مانگی 6 پرۆگرامێکە بوو بە ناوی تین ئیگڵ کە ئەو پرۆگرامە لەسەر کتێبێک بوو ئەو منهەجێکی بوو هەم کتێبێک هەم فیلمێک ئەو کەسی کە بەشداری لە پرۆگرامەکە کرد ئەبووە کتێبەکە بخوێنێتەوە و فیلمەکە سێرکات گرنگی ئەم پرۆگرامە لە چیا بوو خوێنەر و بینەر لێرە ئەبێت توانێت پەردە لەسەر ئەو وشانە هەڵماڵەت کەس خوێنێتەوە واتە ئەبێ بزانێت کە ئەم نووسینە لێرە نووسراوە ئەم کتێبە لێرە نووسراوە بە چ مەبەستێک نووسراوە مەبەستی نووسە لێرە چی بووە مەبەستی دەرهێنەر چی بووە و کۆلێژ لێرە پێشنیاری ئەویان بۆ کردین کە بەشداری ئەو ئیمتیحانەکەین بەشداری ئەو پرۆگرامەکەین کە هەیە و ئێمە ژمارەیەکی زۆری قوتابیان بەشداریمان کرد و زۆرینی قوتابیەکان سەرکەوتوو بوون لە ئیمتیحانەکە بە پلەی گۆڵد و سلڤەر و برۆنز لەو سێ پلێ هەبوو لە یەکەم و دووەم و سێمەکان و ئەم پرۆگرامە چۆنە بە کورتی کاتێک کە تۆ ئیمتیحانی یەکەمەکەی لێرە فلتەرێکە کرێت تقریبا نزیکی 100 قوتابیەک لە عێراق هەڵبژێردرێت ئەڕێن بۆ وڵاتی باریتانیا یونیڤەرسیتی یا باڵین زانکۆی برونێڵ ئەم پرۆگرامی ڕێخستووە و هەروەها ئۆسکاری خوێندنی راوەتێ لەلایەن کۆلێژی بروکهاوسەوە کە یەکێکە لە هەرە کۆلێجە بەناوبانک و عەزیمەکانی وڵاتی بەریتانیا و ئەمە هەلێکە بۆ ئەوەی کە خوێندکارەکان دوای بەهرەکانیان کەون و بەهرەکانیان ون نەبێت لە کاتی خوێندنە. هەمسانیگار پێشی کە بچینە لای راپۆرتەکە هەڵبەتەکەم لەسەر راپۆرتەکە پرسیارم لە خوێندکارەکان هەیە بەڵام پێشی بچینە لای راپۆرتەکە بەس لە جیاوازی نێوان کۆلێژەکانی بەهرەداران و مۆهیبینی ئێران و تەنانەت لەسەر ئاستی دەرەوەش کرد جیاوازەکە لە چیدایە؟ بەڵێ ئێمە بەڕاستی بەهرەداران ئەوەیە کە پشت بە توانای تاک ئەبەستیە ئێمە ئەو بەرنامە و پرۆگرامی کە بۆمان دانراوە بەرنامە و پرۆگرامێکی خوێندنگەیەکی ئاساییە بەڵام ئەوەی کە ئەکرێت لە ناو کۆلێجەکەیە و کە ئێستا باسی ئەەکەین لەسەر ئەو بەرنامانی کە پەیڕەوی ئەەکەین ئەوە جیاوازی دروست کردووە یعنی بەڕاستی ئێمە لەگەڵ مۆهوبینی عێراقا خۆی بەهرەداران ئەبێ تاقیکردنەوەی جیابێ بەرنامە و پرۆگرامی جیابێ پرۆگرامی خوێندنی جیابێ لەبەرەوەی ئەبێ لە ئاستی بەهرەدارانە بێ کەوتە بەهرەداران ئێمە کار لەسەرەوەکەین کە توانا و بەهرەی قوتابی خوێندکار بدۆزینەوە ئایا لە یەکێ لە بوارەکانە کە خۆی حەزی لێ بێ کە خۆی توانای هەبێ ئەبێ پەرە بەو توانایە بین بۆی کە دوای خوێندنگەکە ئەچێتە زانکۆ بە هەمان شێوە بەو شێوەیە بڕوات کە ئەو توانا بەو بەڵین پەرە بەو توانایی با بەڵام کە ئەچێتە زانکۆش بەداخەوە هەر وەکو خوێندکارێکی ئاسایی لە ناو زانکۆیە خوێندنەکانە خوێنن لەبەرەوە هیچ جیاوازیەک نییە ئێمە وەکو
خوێندنگەیەکی ئاسایی لە ڕووی ئەوەی کە بەشداری کێبڕکەی نمرە ئەەکەین ئەبێ وایە ئێمە تاقیکردنەوەمان جیاب وایە وایە وەرگرتن لە زانکۆکان جیاب وایە لەبەرەوە ئێمە تا ئێستا بە هیچ هەوڵێکتان نەداوە بۆ بەڵێ ئێستا بە خۆشحاڵیەوە جەنابی وەزیر لەسەر خەتە لەگەڵمانە کە پەیڕەوی ناوخۆ هەموار بکەینەوە بە شێوازێک کە بتوانین هەندێک مادەی بۆ دابنرێت کە بە تایبەت بێ بە بەهرەداران هیوادارین کە بەو پرۆسەیە بڕوا کە بتوانین تاکەکان بەهرەی تاکەکان جیا بکەینەوە کە بتوانین گرنگی بەو خوێندکارانە لە ڕووی بەهرەکان خوێندکار لە چ قۆناغێک کاتوانێت بێتام کۆلێژە مامۆستانیگەر ئێمە ساڵانی پێشوو پۆلی پێنجی بنەڕەتی ئەیتوانی بەشدار بێ ئەگەر دەرچوایە بڵین باسی ئەیا جەمپی ئەکرد بۆ حەوت چکە ئێمە لە حەوتەوە هەمانە فەرمانێکی وزاری بۆ دەرەچووچکە لەگەڵ ئاسی شەشەکانە تاقیکردنەوەکی ئەنجامەدا بەڵام ساڵان تا 6 بۆ حەوت بۆ هەشت بۆ 9 بۆ دەمانوەرگەر بەڵام ئەم ساڵ تەنیا پۆلی 6 بۆ حەوت لەگەڵ حەوت بۆ هەشت وەرەگرین پۆلی 6 تاقیکردنەوەکان ئەنجام دراوە و ئەنجامەکانیشمان بڵاو کردوێتەوە پێرێ بەس پۆلی حەوت بۆ هەشتەکە چاوەڕێی فەرمانی وەزارەتی پەروەردەین بۆی کاتیکردنەوەکەمان بۆ دیاری هیچ ساڵێک هەبوو لە قۆناغێک لە قۆناغەکاندا خوێندکاری تەواوتان هەبوو بیا خوێندکاری پێویستانە بنتان توانی بێوەریگرن خۆی لەبەر ئەوەی ژمارەکە دیاری کراوە ئێمە ساڵانە هەش بۆ 10 خوێندکار بوو دوایی ژمارەکە زیابوو بۆ 10 بۆ 15 خوێندکار ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە 20 خوێندکار وەرەگرین یعنی ئێمە حەزمانەکرد نەگێک بەهرەداران چەنەها بەهرەدارانی وە چەند قوتابخانە و خوێندنگەیەکی تر هەبووایە چکە ئێستا مناڵمان بۆیەت لە تەمەنی 7 ساڵەوە ینی چەنەها جار مناڵمان بۆ هاتووە کە ئاستی زیرەکیەکەی ئەو دکتۆرە بە ڕێزانەی تێستیان بۆ کردووە لە ئاستێکی زیرەکی بەرزای ینی لە 125 بووە 135 بووە ئەمانە بەڵام نەتوانراوە ئێمە نەمانتوانیوە وەکو بەهرەداران تێستیشمان بۆ کردووە فعلەن مناڵەکە توانایەکی وای هەیە کە پێویستی بەوەیە گرنگی پێ بدرێ بەڵام لای ئێمە ئێستا لەبەرەوەی تەنیا لە پۆلی حەوتەوە هەمانە لە بنەڕەتیەکانە نیمانە بەداخەوە ئەو ئەرکاکەوێتە سەر دایک و باوکی ئەو مناڵەکە بتوانێت هەر لەگەڵ یابێ هەتا ئەگاتە ئەو قۆناغێکەیەتە بەهرەدارە باشە باچمە لای خوێندکارەکان چمە لای عەبدوڵڵا عەبدوڵڵا لە راپۆرتەکەیە کە بینیمان ئەو خوێندکارانی کە لەم کۆلێژە بوون و تەواویان کردووە زۆر بە گرنگی و باسییان لەم کۆلێژا کرد تۆش ئێستا کە بە خۆشحاڵیەوە بە نمرێکی باش و بە ئەنجامێکی باشەوە تەواوت کردووە ئەپرسم کە ئەم کۆلێژە چی بە تۆ بەخشیوە ئێستا یەکەم شت دەست خۆش بە مەستەڵە ڕێزەکانەکەم چکە من ئێستا گرنگترین شت کە فێر بم لەم کۆلێژە زمانی کوردی ئەو بۆ تۆ یەکێکە لە گرنگترین شتێکی زۆر کۆست بوو من اینجا لە ماوەی ئەم 6 ساڵە زۆر باش لە کوردی بووم ئێستا توانم وەکو کوردی قسە بکەم لە خوا بەزیادە و لە پۆلی حەوتەوە هینیش چەندەها سیمینار پرزنتیشنەکەین بۆی بتوانین لە سەر ستیج ئەو شتانە قسە بکەین و فێری کۆمپیوتەرە ئەو شتانیان کردین بەڕاستی ئەزمونێکی زۆر باش بوو ئێمە باشە کاتە هیچ توێژینەوەکانت لە چ بوارێکا بوون یاخود چ داهێنانێ شتێکت هەبوو لە ماوەی 6 ساڵەیە کە باست کرد من تقریبا لە هەموو بابەتەکان سیمینارم کردووە لەگەڵ ڕفیقەکانم بە زۆربەی لە زمانی عەرەبیە کردبووم چونکە خۆم بۆی سوود ببەخشم بە هاوڕێیەکانم چونکە خۆم عەرەبم بۆی شتێک لە من فێر ببن ئەوانیش درستە باشە باس تۆ ئەم کۆلێژە چی بە تۆ بەخشی وڵا تەوان من حەز دەکەم ینی خۆم لە خۆما شتێک هەیە حەز دەکەم بچمە هەر شوێنە ینی هەر ئێریەیەکی ئیشکردنەوە یان هەر شوێنە بێتر حەز دەکەم دیگەیەکی ئەکتیڤ بم لەو شوێنە جا تەسەوڕەکەم یەکێم لە خوێندکار ئەکتیڤەکانی ئەم کۆلێجە ینی چەندین پرۆژەمان هەبوو بێکەوە لەگەڵ مامۆستای بەرز مامۆستا توانایە تەبان لەرە ئوسترالی لێکەم زۆر هاوکاری یەک بووین پرۆژەمان زۆر بووە یەکێک لە پرۆژانێک کە حەز دەکەم باسی کەم تونتیژی دژی ژنان بوو بەڕاستی یەکێک بوو لە پرۆژەی ترمان زۆر بوو لەم کۆلێجە بەڵام یەکێک لە پرۆژە جوانەکان بەلای خۆمەوە پرۆژێکمان کرد بە ناوی تونتیژی دژی ژنانەوە تر بە مەکتەبەکانە با بڵین پرۆژەکەمان ئەنجامە هەروەها بەڕێوەبەرایەتەکانیش پێمان بەچین بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بوو یان بەڕێوەبەرایەتی ڕۆژئاوا بوو پەروەردە جا ئێمە با بڵین پەنجەمۆرمان کۆ کردەوە لەسەرەوەی کە هەڵمە تێبکەین بۆ دژی توێنتیژی دی ژنانەوە یەکێک بوو لە پرۆژە جوانەکان بەلای منەوە یەکێکتر لەو شتانم تەبان من چوومە ناو ڕەفیقێکم با بڵین پێیوتم کاتی بایکۆ توشتەکان بوو لە با بڵین قۆناغی 11 وتی لەم کاتەیە حەزەکەم شتێ بکەین بێکۆمانە بایکۆ برارمان نابچینە ببین بە ئەندام لە ڕێکخراوی ژینگە دۆستی سویدی
ئەویشێکە بوو لە شوێنێکە کە کاری باشمان تیا کرد یەکێ لەو کارانە طبعاً ئەویش کاری زۆرمان تیا کرد ئەم کۆلێژە هاوکار ببووی کە تۆ بیتە ئەندامێکی ڕخراوێکی سویدی لە ژینگە دۆستی دروستە طبعاً یەکێ لە کارە جوانەکانی کە کردمان سەردانی کەمپی ئاوارەکانی ئالبەتمان کرد کە نزیکی 500 مامێک زیاتر بوو ناشتمان لەوێ ینی خزمەتێکی زۆر خۆش بوو و هیلاکێکی زۆر بوو بەڵام لە ئەخیرەوە هەرۆک چۆن ێستا دەرەجەکە کە وەرەگریتەوە هیلاکی هەمووی بیرەچێتەوە ئەویش بە هەمان شێ بوو بەڕاستیەوان با بڵێن وەزەکی ناخۆشیان هەبوو تۆچی بە خزمەتێکی بچووکیش بێ زۆر خۆشە بۆ تۆ هەر یەکێکی تر لە با بڵێن کارێکی تر لەو ڕێکخراوەکە کردومە کۆنفرانسی با بڵێن نێودەوڵەتیان هەیە 3 ساڵ جارەکە پێم وابێ لە چەند پانە لە پێکات بوو ڕاستی من یەکێک ملوانێکە کە هەڵیان بژاردم بۆی کە با بڵێن پانێڵەکە پێشکەشکەم لەگەڵ دکتۆر گاریە ئەو با بڵێن ئەندامی UN بوو جا ئەم شتانی کە باسم کرد ینی بەشێک بوو لە ئیش و پرۆژەکان زیاتر و هەمیشە ئاوا سەرکەوتوبی کاکە باس بچینە لای کاکە دیوان بزانین تۆ چیت پێبەخشرا لەم کۆلێژەیە بێگومان لێرە کەینە ئێرە بە وەک مامۆستا فەرمووی بە کۆمەڵێکی امتحانە ڕۆین کە تێستمانەکەن و تاقیمانەکەنەوەنە من یەکێم لە خوێندکارانی کە بە کەمترین دەرەجەوە داخڵکەم ئەلحەمدوللا بە مودەی ئەم چەند ساڵی کە تێمان پەڕانە توانین لە پۆلی هەشتەواتم 5 ساڵ لە مودەی 5 ساڵدا وردە توانیمە ئاستی خۆم بەرزکەمەوە کە بە کەمترین دەرەجەوە داخڵ بم توانیم ئەلحەمدوللا بە بەرزترین دەرەجەوە لە مەکتەبەکە بڕۆم وارووا کارێکی دیکە کە کردومانە لە پۆلی نوێ بوو توێژنەیە بوو کە ئەنجامماندا بێگومان لەو کاتەدا ئێمە امتحانی نیشتیمانیمان هەیە و کۆمەڵێک لۆد و شتی ترمان لەسەر لە مەکتەب توێژنەوەکە بە ناوی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان و لەسەر خوێندکارانی پۆلینۆ بێگومان ئەم تایتڵێکی بەش یەکەمی تایتڵەکە کە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکانە بێگومان کاریگەریەکی زۆریان لەسەر کۆمەڵگا دروست کردووە بە ئەرێنی و بە نێرێنی ئەوانێ کارگەری ئەرێنی و نێرێنی هەبووە ئێمە توێژنەوەمان ئەنجام داوە بۆی بزانین کە ئایا کاریگەریەکانی زیاتر ئەرێنین یاخود نێرێنین و بەشێکی تایتڵەکە کە باسە لەواکە کە خوێندکارانی پۆلینۆیە بێگومان بۆیە خوێندکارانی پۆلینۆمان هەڵبژار چکە خۆمان لەو کاتتا پۆلینۆ بووین و بەو توانایی کە هەمان بوو بۆ ئەزمونەکەمی کە هەمان بوو هەروەها بۆ دارایی دیاریکراوی کە هەمان بوو تەنها توانیمان داتا لە خوێندکارانی پۆلینۆ وەرگین کە 1700 خوێندکار بوون و توێژنەوەکە لەلایەن 4 خوێندکار ئەنجامداوە کە یەکیان هەر باس بوو هەروەها مامۆستا سەرۆکە لێرەوە ڕێزوسڵام هەیە بۆی هاوکارێکی زۆرمان بووە بەردەوام لەگەڵمانە بۆ یان لە کۆکردنەوەی داتاکان دەوەروەها ڕێخستنی داتاکان هاوکارمان بووە بە هیوای سەرکەوتنی زیاتر ماشەڵڵا مامۆستانیگان خوێندکارەکان هەمویان پرۆژەی باش هەمووی ئەنجامی باش هەر یەکان کە باسی کردێکی 6 ساڵێکی 7 ساڵ کە لێرە خوێندویانە ئەگەر خوێندکارێک لە قۆناغێک لە قۆناغەکانە تێکڕای نمرەکەی وەکو پێویست نەبێ یاخود نمرەی پێویست بۆ بچوونە قۆناغێکی تر لێرە چەنە ئەگەر لەو نمرەیە کەمتر بێنێ چی بەسەریێت خۆی بە پێڕەوی ناوخۆی بەهرەداران یەکێ لە مادەکان وەسلەوەکە ئەگەر خوێندکار لە یەکێ لە بابەتە زانستیەکانە نمرەکەی لە خوار هەفتاوە بوو ئەبێ بگوێزرێتەوە بۆ خوێندنگەیەکی ئاسایی مافی خوێندنی لە بەهرەداران نامێنێ یعنی دەرچوونمان هەفتایە بەڵێ هەمان بووە هەتان بووە بەداخەوە حەزمان نەکردووە بەڵام زۆر جار خوێندکارەکە خۆی داوای کردووە بڕوا چکە نەیتوانیوە بەو شێوەیە بڕوا لەبەرەوەی یەک جیاوازی هەیە لە پرۆسەی خوێندنی بەهرەدارانە بەڕاستی ئێمە وەکو خوێندنگە ئاساییەکان تەنیا اعتیماد ناخینە سەر مەنهەج تەنها کتێبەکە نیە و خوێندکاران ئاگادارن مامۆستا ئەبێ دەرچێ لە بابەتەکە ئەبێ ئەو بابەتەی کە بە کورتی لە مەنهەجە باس کراوە مامۆستا مخەوەل کراوە کە ئەبێ بابەتی زیادیان باتێ لەگەڵ ئەوەیە ئەمانە کە ئەچنە پۆلی 12 هەر ئەوە نییە کتێبەکەیان خوێندبێ بەڵکو لە پۆلی حوتەوە فێری ئەوەیانەکەین هەر تەلەبەیەک ئەبێ بچێتە سەر ستێج پرزێنتێشنی و سیمیناری هەبێ هەر تەلەبەیەک ئەبێ پرۆژەی هەبێ هەر تەلەبەیەک لە پۆلی 11 لە پێڕەوی ناوخۆیە هاتووە ئەبێ توێژینەوەی هەبێ توێژینەوەکانیش بە خۆش مامۆستانیگەر کاتمان کەماوە ئەمێ ئەو بپرسم کە بە گرنگیەوە باسی لە مامۆستاکانیش کرد کابێ لە مەنهەجەکە دەرچێتوان ئەگەر مامۆستایەک بێوێ بێتە ئەم کۆلێژە و لەم کۆلێژە وانە بڵێتەوە ئەبێت بڕوانامەکەی چۆن بێ یاخود مەرج و پێوەرتان هەیە بۆ خوێندکاران بەس ئایا مەرج و پێوەرەکان بۆ مامۆستایەک چیە بێگەر بێ بێت هێرە بەڵێ لە کۆلێجی بەهرەداران ئەسمەڕی بەهرەداران تەلەبە سنتەرە
لەبەرەوەی ئێمە هەموو کارەکەین بۆ ئەوەی ئەنجامێکی باشی خوێندکارەکانمان ببینین هەر مامۆستایەکیەت ئەبێ کەفائی تەلەبەکان بەرزتر بێ بەڕاستی هەشمانە مامۆستامان هەیە بەکەلۆریۆسی هەیە هەمانە ماستەری هەیە هەمانە دکتۆرا هەیە سیڤی تەقلیمەکە و زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بیتەوە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە پێویستە چی بکات بۆی کە گرنگێکی زیاتر بات بە ناوەندە حکومیەکان و بەتایبەت ئەم کۆلێژە کە کۆلێژی بەهرەدارانە بۆ هەرسێ ئاستەکەی کە باست کرد لە هەولێر و لە دهۆکیشکە هەیە. بەڵێ بەڕاستی من داواکارم لە حکوومەتی هەرێم لە وزارەتی پەروەردە بەڕاستی بێنەوە سەرخەت لەگەڵ قوتابخانە و خوێندنگە حکومیەکانە یعنی تەلەبەی زۆر زیرەکیان هەیە ئەوان بە کەفائی خۆیان ئەخوێنن بەڕاستی یعنی کێشەی مەکتەبەکان ئەوەیە ئەهلیەکان لەوانەیە پارەیەکی زۆریان هەبێ بتوانن هەموو مامۆستا باشەکان بەرنەوە با تەوازنێک بن بەوە کە بتوانن ستافی باش مامۆستای باش بۆ خوێندنگە حکومیەکان گرنگیان پێ بدەن پێداویستیەکانیان بۆ دابین بکەن بەڕاستی هەموو خوێندنگەیەک پێویستی بە کتێبخانە هەیە پێویستی بە مختبەرات هەیە پێویستی بە هۆڵی کۆمپیوتەر هەیە پێویستی بەوە هەیە کە میزانەیەکی لەبەردەستا بێ بۆی چالاکی و پرۆژەی پێ بکە هەموو بەڕێوەبەری هەموو مامۆستایەکە لە هەر قوتابخانەیەکی حکومیایە ئەتوانن ئەوە بکەن و حەزیشیان لەوەیە بەڵام لەوانەیە هەندێک جار ناحیەی ئیداریە مالیەکەی کە میزانیە ئەو میزانیە لەبەردەسان نەبێ یعنی هەرچەندە ئێمە لە ماوەی ساڵێکە 1 ملیۆن وەرەگرین بەڕاستی حانوتیشمان نییە ئەوەی کە ئیشی لەسەرەکەین بەڕاستی خۆبەخشیە لەبەرەوەی کەمی خوێندکاران ناتوانین فرۆشگامان هەبێ و ئەوەی کاوەری شیەگرین میزانی تایبەتمان نییە بۆیە داواکارین لە حکوومەتی هەیەم گرنگێکی زۆر بە خوێندنگە حکومیەکان ئەوە لەلایەک و بەهرەدارانیش ئەوەی کە ئێمە ئێستا داوایەکەین تکایە پەیڕەوی ناوخۆی بەهرەدارانمان بۆ بگۆڕن بگەڕێنەوە سەر ئەوەی کە بتوانین توانای تاکە کەس بدۆزینەوە بەڕاستی لە هەموو وڵاتە پێشکەوتوەکانە گرنگێکی زۆر ئێن بە توانای تاکە کەس کە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە داهێنان هەبێ کە لە هەر بوارێکا بیانەوێ کارێک بکەن ئەتوانن ڕاوێژ بەو کەسە بکەن کە بەهرەی هەیە زانای لێ زۆر سپاس مامۆستانیگار ماندوومانکردن زۆر سپاس بۆ مامۆستانیگار ئیسماعیل کە بەڕێزیان بەڕێوەبەری کۆلێژی ئەزمەر بۆ بەهرەداران عەبدوڵڵا عومەر با سیروان دیوان یەحیا کە هەریەکەیان لە سێمن لە سەر ئاستی هەرێمی کوردستان بۆ هیوایی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەش گوێبیستی وتەکانی مامۆستانیگار ببێتن لەبەر ئەوەی کە هەر یەک لەم خوێندکارانەی کە لە بەهرەدارانن یان لە کۆلێژەکانی بەهرەدارانن هەڵبەتە ئەگەر دەستیان بگیرێت گرنگیان پێ بدرێت هەر یەکان لە دوا ڕۆژدا زانایەکان لە دەردەچێت گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان کاتێکی خۆش ئاسوودە بن خواتان لەگەڵ